هر لروجي سيشمو اما روشنا ناو مانجي محرمه ام مانجي محرمه بيغمر فرمي صلى الله عليه وسلم افضل الصيام بعد رمضان شهر الله المحرم باشترين روجو لدواي رمضان روجي ام مانگش لمانگا پیروزەکانە خۆشەویستەکانم هەرچی بۆتان ئەکرێ وەکو چۆن شەو نوێژی لە دوای نوێژە فەرزەکان باشترین نوێژە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم هەروەها ڕۆژوگرتنی ئەم مانگە چەندێک بتوانی باشترین ڕۆژان و لەنا ئەم مانگەیە خۆشەویستەکانم ڕۆژێکەیە دێم ڕۆژی عاشورا ڕۆژێکی زۆر مبارەک و پیرۆزە لەبەر چی پیرۆز بووە وەکو باسمان کرد لە حەدیث هاتووە دایکە عایشە بمانە گێڕێتەوە قوڕەیش تایە ڕۆژووی گرتووە و پێغەمبەریش صلی الله عليه وسلم بەر لە پێغەمبەرایەتی ڕۆژووی تایە گرتووە لەبەر ئەوەی خوای تەعالا نوح عليه السلامی دوای ڕزگارکردنی لەو تەوفانە لە ڕۆژی عاشورایە سەفینەکەی لەسەر جوودی لە کوردستانی تورکیا نشتەوە ڕۆژی عاشورا و هەر لە ڕۆژی عاشورایە خوای تەعالا فرعونی غرق کرد و موسای سەرخست بەسەریە ڕۆژی عاشورا ڕۆژێکی پیرۆز و مبارەکە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆمان هاتووە و لە پێش ئیسلامیش هەر بە پیرۆزی ڕاگیراوە کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە مەدینە تەماشای کرد جوولەکەکان ڕۆژووی تیا ئەگرن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە چییە ڕۆژوو ئەگرن وتیان ئەمە ڕۆژێکە خوای تەعالا موسای سەرخست بەسەر فیرعونە فەرمووی ئێمە ئەحەقترین بە موسا چونکە موسا لە ئیسلامەوە نزیکە تا پێغەمبەری لە پێغەمبەرەکانی ئیسلام بە دیانەتە عامەکە چونکە ئێمە دیانەتی ئادەم هەتا خاتەم هەر ئیسلامە ئێمە نزیکترین لە موسا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژووی تیاگرت و ئەمریشی کرد مسلمانان ڕۆژوو بگرن حتا چێشتەنگا بوو فەرمووی هەر کەسێک تا ئەم دقەیە ئەگەر شتیشی خواردووە لە ئێسەوەدا نەخوا تا مەغریب دوای ئەوە کە خوای تەعالا ڕەمەزانی فەرز کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئیتر لە ئیسەوەدا ڕەمەزان بگرن ڕۆژووی عاشورا کەیفی خۆیەتی هەر کەسێ ئەیگرێ بۆ خۆی خێری خۆی ئەکا و هەر کەسێکیش نایگرێ هەر کەیفی خۆیەتی بەڵام ئەجرەکەی وەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم وەکو ئەوە وایە ساڵێک خوای تەعالا گوناحەکان بسڕێتەوە یعنی بەگرتنی ڕۆژی عاشورا بەگرتنی ڕۆژووی ڕۆژی عاشورا گوناحی ساڵێکت لەسەر لا ئەچێ